سبحان الله کەسانێک هەن تەبیعەتیان ئەوەندە خراپە ئەو کاتە مرتاحە بێ دڵخۆشە کە قۆڵی خەڵکی دەبڕێ پارە لە خەڵکی دەسێنێ بە ناوی قەرزەوە فڵان کەس کاک فڵان کەس ئەوەندە پارەم بەرێ بە قەرز بەڵام نیەتی ئەوەیشی نییە قەرزەکە بداتەوە نەک بۆی کە نیەتی هەیە بیدا باسی ئەو کەسانە دەکەم کە قۆڵبڕن پارە وەرەگرن لە خەڵکی بە ناوی قەرزەوە ئیتر دوایی پارەکە نادەنەوە یا بە حاڵێکی زۆر قورسەی دەنەوە نێتی دانەوەی قەرزەکەی نییە چەندها کەس بۆ شێوە دەناسین هەمومان قەرز کوێرە ئەوەی قەرزی داپێی دەستی ناکەوێت هەمووی دەست ناکەوێت تاکید بە ئیتر ئایا ڕوبعێکی دەسەکەوێت نیوەی دەسەکەوێت یا هیچ دەست ناکەوێت هەر ئەوەندەی لێتی سن تەواو ئەو کەسانە با گوێ بگرن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە ئەم حەدیثەش سەحابەیەک کورد ڕیوایەتیەکە کە ناوی جابانە ڕزای خوا لەبەستە ناو سەحابە بۆ کورد بووە ئەم حەدیثە لە پێغەمبەری خوا ڕیوایەتەکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قەرزێک لە کەسێک بکە پارەیەک لە کەسێک قەرز بکە بەڵام نێتی دانەوەی پارەکەی نەبێ خۆی دەزانی ئەو جۆرە کەسانە کە دادپێی بە تەمای مەبە تەواو ئەم جۆرە مرۆڤانە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم قەرزێ لە کەسێک دەکا و نێتی دانەوەی قەرزەکەی نییە ئەگاتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەقی الله سارقا لە ڕۆژی قیامەتە خوا حسابی دزی بۆکە دز واتە ئەو پارە هەمووی بە دزی بۆ حسابەکرێ ملیۆنێکی لە کەسێ سندووە حساب کە ملیۆنێکی دزیوە و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لعنەتی خوا لەو کەسە بێ هێلکەیەکە دزێ هێلکە ئەی کەسێک بە وەرەقە و بە چەندەها ملیۆن پارەی خەڵکی دەبا و دەیخوات بۆیە تۆ دڵخۆش مەبە بڵێ فڵان کەسم قۆڵ کرد تۆ لە قیامەتە لە ڕیزی دزەکانی لە ڕیزی گەندەڵەکانی لە ڕیزی ئەو کەسانی کە ماڵی خەڵکیان خواردووە سزاکەت زۆر قورسە بە خۆتا بچۆرەوە حق و مافی خەڵکی بگەڕێنەوە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب دەفەرمێ سوێن بۆ خوایەکی گیانی منی بەدەستە سوێن بەخوا ئەگەر کەسێک لە پێناو خوادا لە جیهادا بکوژرێ لە پێناو خوادا بکوژرێ پاشان زیندوو بێتەوە پاشان بکوژرێتەوە پاشان زیندوو بێتەوە پاشان بکوژرێتەوە واتە سێ جار لە پێناو خوادا شەهید بێ بکوژرێ سوێن بەخوا ئەگەر قەرزی لەسەر بێ خوا نایخاتە بەهەشتەوە هەتا قەرزەکەی بۆ نەدرێتەوە ئەم جۆرە قەرزە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک قەرزێ بکە و نێتی دانەوەی هەبێ خوا بۆیە داتەوە ئەو کەسەیشی نێتی دانەوەی نەبێ ئەم حەدیثە شمولیەکەت هەر لە یەکەم دەقە ئەوەندەی وەریگت لە دڵ خۆیەوە بخات چاو پێی ناکەوێت چونکە تەبیعەتی وایە ئەمانە عقوبەکەیان زۆر سەختە لە قیامەتە بە دز حسابەکرێن لە ڕیزی دزەکان حسابیان بۆ دەکرێت و دڵنیاش بن لەوەی کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر سێ جار لە پێناو خواشە بکوژرێ و شەهید بێ لە جیهادا خوالی خۆش نابێ و ناچێتە بەهەشتەوە چونکە نێتی قەرزدانەوەی نییە نێتی نییە قەرزەکە بداتەوە بۆیە با بە خۆیان دابچنەوە